بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بێ دیارە من ئێستا لە بەردەم زانکۆی هەڵەبجەم دیارە مامۆستایانی بەشێک لە مامۆستایانی زانکۆی هەڵەبجە بەدەست کێشەیەکەوە دەناڵێنن وەکو خۆیان دەڵێن ئەوەی کە من لە سەرچاوی باوەڕپێکراوە بیستومەوە بە دوواداچوونم بۆ کردووە ئەوەیە کە بەشێک لە مامۆستایانی زانکۆی هەڵەبجە ئەوانەی کە ئەندامی لیژنە تاقیکردنەوەکانن سەرپەرشتی تاقیکردنەوەکانیان کردووە لە وەرزی یەکەم لە وەرزی دووەم و لە قۆناغەکانی ترا ماڕەشەی ئەوەکەن کەوا نمرەی کۆتایی ساڵ و نمرەی قوتابیان داغڵی لیست ناکەن وەکارەکەشی بۆ ئەگەڕێتەوەکە لە ساڵی 2024ەوە کە ساڵی ڕابردووەکە دەرماڵە یاخود پاداشتی تاقیکردنەوەکانیان پێ نەدراوە لە بەرامبەر ئەمە نیگەرانن و ناڕازین لە بەرامبەر ئەو وەزع و کێشە و گرفتەی کە بۆیان دروست کراوە و دەرماڵە و پاداشتی مامۆساکانیان نەدراوە لەبەرەوە ئەوەندەی کە من بە دوواداچوونم کردبێ و قسم لەگەڵ ئەو مامۆسایانە کردبێ ئەوان دەڵێن ڕێکاری مەدەنی و ڕێگەچاری مەدەنی دەگرنە بەر بەوەی کە ئەو پاداشتیان پێ بدرێ ئەو مامۆستایانە ژمارەیان 50 بۆ 60 مامۆستای زانکۆی هەڵەبجە دەبن کە نیگەران لەو بارودۆخی لە ساڵی 2024ەوە دەرماڵە یاخود پاداشتی لیژنەکانیان پێ نەدراوانەی کە سەرپەرشتی تاقیکردنەوەکانیان کردووە بە پێی و زانیارانی کە منەمەوە بە دەستم گەیشتووە لە ڕۆژانی ڕابردوودا ئەو مامۆستایانە نوێنەری و مامۆستایانە کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکی زانکۆی هەڵەبجە کردووە و سەرۆکی زانکۆی هەڵەبجە بەڵێنی ئەوی پێداون کە کێشەکەیان بۆ چارەسەر بکە و لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە بێت یاخود لە ڕێگەی زانکۆی خۆیانەوە بێت کە زانکۆی هەڵەبجەیە ئامادەن ئەو پارەی یاخود ئەو پاداشتیان پێ بدرێ بەڵام من قسم لەگەڵ بەشێک لە مامۆسایان ناکرد مامۆسایانی زانکۆ ئەوان هیوایەکیان بە بەڵێنەکانی سەرۆکی زانکۆش نییە لەبەرەوە نیگەرانن ڕایانگەیان کەم لە ڕۆژانی ئایندا ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا ئەو دەرماڵەیان بۆ خەرج نەکات کە دەرماڵ کە مافی خۆیانە مافی سەرێکی خۆیانە کە سەرپەرشتی و تاقیکردنەوەکانی زانکۆی هەڵەبجەیان بەڕێوە بردووە سەرپەرشتی کردووە و ژمارەیان 60 مامۆستا دەبن ئەگەر لە ماوەیەکی داهاتووی نزیکدا ئەو دەرماڵەیە خودە و باتە پاداشتیان پێ نەدرێت کە بڕەکەی نزیک بە 7 ملیۆن دینارە تەنیا پاداشت و دەرماڵی و مامۆسایانی زانکۆی هەڵەبجەیەکە ئەندامی لیژنەی تاقیکردنەوەکانن کە لیژنەیەک 9 بۆ 10 مامۆستای زانکۆ تێیدا ئەندامن و سەرپەرشتی تاقیکردنەوەکانی زانکۆی هەڵەبجە دەکەن ئەوان ڕایانگەاند ئەگەر لە ماوەیەکی نزیکی داهاتوودا وەزارەتی خوێندنی باڵا یاخود سەرۆکی زانکۆ و بەڵێنی کە داوێتی ئەو دەرماڵ و پاداشتیان پێ نەدات ئەوە ئامادەنین بەیت شێوازێک نمرەکان داغڵی لیستەکان بکرێ و ڕێکاری مەدەنی دیکە لە بەردەم زانکۆی هەڵەبجەدا دەگرنە بەر من چەند جارێک پەیوەندیم کرد بە سەرۆکی زانکۆ و دکتۆر بەمۆ چەند جارێک وە ویستم زانیاری لێ وەربگرم و ئاگادارم لەوەی کە چی کردووە بۆ ئەو مامۆسایانەوە چی ڕێوشوێنێک ئەگرێتە بەر بۆەوەی کە کێشەی و مامۆستانی زانکۆ حەل بکات و چارەسەر بکات بەڵام بەداخەوە هەر چەندە من پەیوەندیم کرد بەڵام ئەو وەڵامی پەیوەندەکانی منی نەدایەوە.